ناوم عوسمان سعد و شەریفە خەڵکی قەراقی لە قەراقەوە کاتووم بۆ ئێرە مناڵ بووم لە قەراق لەدایک بووم هاتووم بۆ ئێرە خەڵکی پەیویستسەرم لە 48 و 48 و ئەوانە بووم بە شاگرد مناڵ بووم دەستیان گرتم هانیوانم بۆ دوکان دوایە هاتووم بە شوێنمان بردویانەوە بۆ ماوە سێری ئیشەکەیانە کردین ئەگەر باش وایە اینجا پیانەوەتین دوکاندانی و وەستامامە ئێستا کامەیە ئەم عەسرەی ئێستا ئەوە نییە ماوەیەک شەژمانە ئەبێ بە شاگرد سامتینێک لە ملەکە پێڵێن وەستا ئەو تاوانە وای هەموو ئیشەکە بزان جارە ئیشی دەست هەمووی بزانایە 2 ساڵ هەر هینان و قۆکچە و پرچم و ئەم فێری ئەم شتانیانە کردی سنعاتی ئەو زەمانێش بەدەست ئەمە چینێ نەبوو کە ئێستا علم لەخوا بە زیادە پێشکەوتووە ئێمە هیچ ئیستیفادەمان کردووە لێ بەڵام خۆمان هیچ نازانین چاک بەدەست ئەوە تەنیماناو تێگەشتی ئەوە دەرزیەکمان پێ بدەن بە دەرزومان پێوە کردویتر هەموومان ئاواک سێکمان ئەوەشی پێ پێڵێن ئاواسی ئێستا خەیاتی ئێستا هیچ ئێمە نازانین تێگەی بەوە ئەمە نازانین ئەمە لە باتی ئەمە چینێ ئەمە بوو کەوای ژنانم بەمە درووە کەوای پیاوانم بەمە درووە هەر بە بەدەست پیاوێکمان تیا بوو وەستا حەمەساعیان پێوە سەعی مەچینەچیان پێوە چوو بۆ بەغا لێ مەچینەیەکی کڕی و هانیە و بۆ سلێمانی کە هانیە و بۆ سلێمانی هەموو چین بۆ سەیری کە ئیشەکەی پێکرد لێ فێریان کردووە لە بەغا چۆنەکرێ هاتنیەوە بۆ ئێرەیتر ئێمەش دەورە مەچینە و باز و ئیشەکە بوو ئەمان برد بۆ ئەو پیاوە بۆ یەکردی لە دوای ئەوەی کە بەڵام دارین هەمووی بەدەست هەمووی بەدەست بوو توکن و خۆچەکەی ما تەریبمان ناشتمانەکەی هەمووی بەدەست لە زمانی زووا کەوا و سخمە و سەڵتە بوو لە دوای ئەو کەوا و سخمە و سەڵتەوە بوو بە شەواڵ و مراخانی دوای شەواڵ مراخانی بوو بە ڕانکو و چۆغا دوای ڕانکو و چۆغا بوو بە لە پێش هەموویانە کورتەک و شەروانیان بوو پێوە لە پێش ئەو شتانی کە ئێستا باسم کرد پێیانەوە کورتەک و شەروان ئەمان درو یۆکەمان تێخست لەگەشتی تەریبمان ناوە وەکو چۆن لە بەرێکم پیاوەکە چووکە فالینەوە شت نەبوو داخستە تا سەرەوە ئاوا لەگەڵ شتێنێکی لەسەرە بەستی کرد ئەمە لە باتی کراس و لە باتی یان کراسێکی لەبەرەکە لەژێرەوە کردەوە قاتێک ینی کەوایەک و سوخمەیەکی پیاوانم بە ڕۆژێک بووە بەدەست ئەو سامان درو برێن بە ڕوپێ بوو ئەو زەمانی کەوایە ئەمان درو بە دوورپێکە زۆری شتەکرد یەک بە برنجی کەڵەیە کرد بە ڕوپێ بوو هێشان پێشی مایەوە ئەموو بمخەنە مەکتەب ئەنگوڕۆڵە وزبەتەوە بازینی ئاڵتونە لە دەستایە ئەم سنعات بازینی ئاڵتونە ئەوە تا لە ئێستا لە ڕاستیە ئێستا بازینی ئاڵتون زمانێکیش بووە خەیات ئەگە خەیات وایە ئەوایە کچی خەیاتێکی بهانایە ئێستا ئەوە نەماوە یعنی ئێستا کەوانکەلیە چەند داوای ئافرەتێکەکەن و ئیانە بەڵام ئەو زمانی ئەمە ئاوا بوو هیچێ من وەختێ بۆ 4 شاگردم بووە لەم دوکانە دوانم لەسەرەوە بۆ دوان لێیاوە بۆنکی خۆشم ئیشەکەم بڕیوە ئێستا بەتەنیا هەرفێن ئێستا نەختە بۆی جۆشنەکەەوە نەختەڕێنێک جۆرەیەک پیا بوو بەڵام جلی کوردی هەتا بێ جوانە هەموو شتێ کۆتاییە بەڵام جلی کوردی کۆتایی نە عانە کۆتاییەکە کورد نەمێنێت